ڕووداوەکانی هاتوچۆ باهۆی سەرپێچی بەشێک لە شۆفێران بەردەوامە. زۆر جار دەگوترێت هێندەی جەنگە گەورەکان ساڵانە لە جیهان ڕووداوەکانی هاتوچۆ قوربانی لێ دەکەوێتەوە. هەرێمی کوردستانیش پێبەشنیە لەو قوربانیە. سەرڕای هەوڵی زۆری حکوومەت بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ و ڕێگری لە بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیان و بەهێزکردنی سیستمی ترافیک، بەڵام بەهۆی سەرپێچی بەشێکی شۆفێران هێشتا مەترسیەکان بەردەوام. خەباری زیانی ڕووداوەکانی شێندەی هێرشێک لە گۆڕەپانی جەنگ ئاساوات جێ دەیەڵێت و مرۆڤەکان تێیدا دەمرن. ترافیک لەگەڵ مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ بەدەداچون بۆ دۆخی هاتوچۆی ناو گەڕەکەکان و لێخڕین بەلاساری و پێچەوانی ئاراستەی شەقام و وەستانی هەڵە و نایەسایی و چەندین سەرپێکی تر تۆمار دەکرێت. زۆر جارە و سەرپێچیانەش لەلایەن هاتوچۆ بە دەست درێژی بۆ سەر شەقام و مافی کەسانی تر وەسف دەکرێت. سەرەتا بە ئازاری قوتابخانەیەکی منداڵان دەست پێ دەکەین. لێرە ژمارەیەکی زۆر لە قوتابیان لەو شەقامە سەرەکیانە هاتوچۆ دەکەن و زۆر جار تووشی مەترسی ڕووداوەکانی هاتوچۆ دەبن و کێشەی هاتوچۆ دروست دەبێت، چونکە زۆرێک لە ئۆتۆمبیلانە پێچەوانی شەقام هاتوچۆ دەکەن و تیژڕەوی ئەنجام دەدەن. لێرە مەفرەزەکانی پۆلیس ڕێنوێنی شۆفێران دەکەن و گوێش لە کارتێڕیە و قوتابخانە دەگرن کە چەند داواکاریەکیان هەیە. سەلامەتیوان لە ئەستۆی ئێوەیە، ئەنگۆ شوفێرن دەبی زۆر ئاگادار بن لە هەمان کاتەکە لەگەر ئێوە سواری پاس دەبن بەڕاستی ئێوە براو داک و بابیوانن، براو داک و بابیوانن، زۆر ئاگادار بن لە هەموو ڕێیەکەوە نییە. زۆر بەشیان یعنی مناڵن، یعنی تەمەنیان نەگەشتەوەیەکەوە زۆر تش بزانن، دەبێت لەنگۆ فێر بن دێ خوارێ لە گەریان کاتێککە دەستنە ژۆ هەمیان بە سەلامەتی ڕەوانی زۆرێ بکە و کاتی ئێوارانش بەجێیان مێرە. زۆر جا پاس هەبووە قوتابی لە پێش قوتابخانەی لەبیر کردی، ینی بەچە حەقەچێتەوە قوتابیای لەبیر دەکەی لە پێش وە نەبووە هەبوو نیە قوتابی لە مەغریب مایتەوە داک و بابی لە دوو گەڕاینە ئەو قوتابیە لە چێندەرە ئەوە مەسوولیت لەسەر پاسەکەی بەرپرسیارەویە دەبی قوتابیەکان بە جوانی هەگری و بە جوانی بیان بە تۆمارە. باشە برای من ئاما کاکە دەستان خۆش، ئێمە سوپاسان دەکەین. دەستان خۆش کاکە، سوپاس بۆ هاوکاریتان. لەنێو کوچە و کوڕانەکانی شاردایە بە تایبەتی ئێستاکە وەرزێکردنەوەی دەرگای قوتابخانەکانە بۆ پاراستنی گیانی قوتابیەکانمان تا پێمان بکرێت ئەو شوێنانێکەوە پێویستی بە پۆلیسی هاتوچۆ لە شوێندا دەدەین و لە هەمان کاتدا دەبێت زۆر هاوکار بین بە تایبەتی ئێستاکەوە دۆشی زۆر لە پێش قوتابخانەکان هەیە، ئیزدیحامیەتی زۆر هەیە. پۆلیسی هاتوچۆ دەبێت تەواجدی هەبی لەو شوێنانێکەوە پێویستن بۆ پەڕانەوەی قوتابیان، بۆی قوتابیان گیانیان سەلامەت بی لە ڕووداوەکانی هاتوچۆ. و لێرەوە لە بەرنامەی ترافیک ئامۆژگاری برا شوفێرەکانمان دەکەن کە ئێستا لە کاتێوەی کە بەیانیان قوتابیان دەچن بۆ قوتابخانە یاخود کە ئێواران دەگەڕێنەوە لە نزیک قوتابخانەکان تکا دەکەین کەوا خێرایەکانیان کەم بکەنەوە بۆ سەلامەتی جگەرگۆشەکانمان، بۆ ئەوەی ئەوانیش دوا ڕۆژێکی قرشندار چاوەڕێیان دەکا بە تایبەتی وڵاتی ئێمە. مامۆستای قوتابخانە باس لە کێشەکانی هاتوچۆ لە ناو گەڕک و پێش قوتابخانەکەیان دەکات. قوتابخانەکەمان دەکەوێتە سەر شەقامی سەرەکی لەبەرەوەی قەڵەباڵغێکی زۆر دروست دەبێت لە کاتی چوونەوەی قوتابیان. داوامان لە ئەندازێ هاتوچۆی هەولێر و پۆلیسی هاتوچۆی هەولێر کرد
کە هێڵی پەڕینەوە و تاسەی پلاستیکیمان بۆ دابین بکەن. ئەمڕۆ هێڵی پەڕینەوەیان بۆ دروستکردن و بەڵێنیشیان بە ئێمەدا 2 تاسەی پلاستیکیمان بۆ دابنن، ئەمەش بەڕاستی تێگەی دەستخۆشیە و هەنگاوێکی گرینگە بۆ سەلامەتی قوتابیان. لە کاتی چوونەوەی قوتابیان قەرەباڵقی زۆر ئێمە 2 دەرگای ڕئیسیمان هەیە. دەرگای پێشەوە بۆ مامۆستایانە، دەرگای لای تێنیشتیشمان بۆ چوونەوەی قوتابیانە. زۆر جاریش کاتێکە قوتابیەکان دەستنەوە بۆ ماڵەوە سیارەکان ڕۆ سایی دێن، یعنی ئەمەش دەبێتە هۆی حاڵەتی نەخوازراو. بۆیە زۆر گرنگ بۆ ئەم هەنگاوە بکرێت دانانی تاسەی پلاستیکی و هێڵی پەڕینەوە. دوای چەند ڕۆژ لە داواکاریەکان بۆ کەمکردنەوەی مەترسی لەسەر گیانی منداڵانی قوتابی و ڕێخستنی ڕێگاکانی بەردەم قوتابخانەکە، تیمەکانی پۆلیسی هاتوچۆ ئەندازی هاتوچۆ لە بەرنامەی ترافیک پلانی دروستکردنی هێڵی پەڕینەوەی پیادە دادن. بەڕێوەبەری ئەندازەی هاتوچۆی هەرێم بەڵێنێک بەو قوتابخانە دەدات و هەوڵەکانیشیان لە سەرەتای کرانەوەی دەرگای قوتابخانەکان باس دەکات. لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندنوکردنەوەی دەرگای قوتابخانەکان بە پێویستمان زانیکەوە هەڵمەتێکی فراوانی دروستکردنی شوێنی پەڕینەوەی پیادە ڕابگەیەنین لە سنووری پارێزگای هەولێر لە شەقامە سەرەکیەکان و گەڕک و کۆڵانەکان بۆ پاراستنی سەلامەتی قوتابیان لە کاتی پەڕینەوە و هاتوچۆیان و کاتی چوونە قوتابخانەیان و گەڕانەوەیان. لەگەڵ هەڵمەتەکەشدا چەند قوتابخانەیەکی شاری هەولێر پەڕینەوەیان بۆ کرا، هەروەها لەگەڵ دروستکردنی شوێنی پەڕینەوەکان لە چەند شوێنێکەوە پێویست بوو تاسە دابدرێتن بۆ کەمکردنەوەی خێرایی ئۆتۆمبیل و شوفێران لە کاتی هاتوچۆکردنیان لە شەقامەکان و هەڵمەتەکەش بەردەوامە تاکو ئەوەی بتوانین زۆرترین قوتابخانە سود لەم هەڵمەتە ببینە شوێنی پەڕینەوەی پیادەی بۆ دروست بکرێت. یەکێک لە دیاردە ناوشینەکان لە سێ شەقامە ئەوەیەکەوە بەشێک لە شوفێرانە و باوەڕ تەبی زۆربەی شوفێرەکان نازان ئۆتۆمبیلەکان پارکینگکەن لەسەر شەقام سیرکە چەندی ماوە ئۆتۆمبیلەکەی بڕواتە پێشەوە بەرام نیوەی شەقامەکەی گرتووە ئاستەنگ بۆ خەڵک دروست دەکات زۆر جار کێشە هەبووە لە نێو شوفێران لەسەر ڕاگرتنی ئۆتۆمبیل شوفێرێک هەڵە دەکات چەندین شوفێر تووشی ئیزدیحامی و قەڵەبارغی دەبیت و ناڕەحەتی پێیا دەکات. حركة بك أوتومبيلك راسكو بزولي حركة بك
وەستانی ئۆتۆمبیل لەسەر شەقام بەو شێوەیە نابی بەڕاستی لە شەقامەکانی شاری هەولێر ڕاگرتن بەم شێوەیە زۆر ئاسان دروست دەکە بۆ حرەکەی سیر بۆ حرەکەی هاتوچۆ ئاسانجی زۆر دروست دەکە بەڵام بە هیچ شێوەیەکی ئێمە ڕێگە نادەین ئۆتۆمبیل بەو شێوە ڕاوەستی دەبێت شوفێرەکان فێر بکەن یاخۆ لێ ڕابینن ئۆتۆمبیل ڕاگرتن بەو شێوەیە نابی سوکە لە هەمان کات ئۆتۆمبیل لە چێژدێ بە 2 سایت لە دواوی ڕابگرێت یعنی ئێستا شەقامەکە گیراوە بوویتە 3 سایت شوفێر بە غرامەی نەبی ئەگە 1 غرامەی لۆ بچی بە حیاتی خۆی ئەوها ڕناگرێت ئەمێن ئەفسەری هاتوچۆمە لە هەموو کاتێک دەتوانم داوای مۆڵەت شوفێر لە شوفێر بکەم هەموو کاتێک دەتوانم حەقم هەیە داوات لێ بکەم باشە مەرێ لە بۆرچ لە هەموو کاتێک دەتوانم داوای مۆڵەتی لێخوڕن لێ بکەم سەنەوی سیارەکەشتم بێ بە زەحمەت سەرڕەنگەکە حيد نبيعه والله سام تسمشاش بسم الله لا شيء إجازة بابا والله إجازة مني دراسية ونرفع عسكري السيارة مشكلة هي بس مشكلة هي رفع شو محسوة شي كاستي دانية هيك دانية ما فيس يا سعري لا الكابري مني بخوي زور باش عسى ايش صار ولا غير لا زي احتياطي زنج نقدر سوار برفع شلوب كان محجوزات رايد إبراهيم ترافیک لەگەڵ مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ بە دەداچون بۆ دۆخی هاتوچۆی ناو گەڕەکەکان و شەقامە لاوەکیەکان دەکات. لێرە گرتەی لێخڕین بەلاساری و پێچەوانی ئاراستەی شەقام و وەستانی هەڵە و نایەسایی و چەندین سەرپێکی تر تۆمار دەکرێت. زۆر جارە و سەرپێچیانەش لەلایەن هاتوچۆ بە دەست درێژی بۆ سەر شەقام و مافی کەسانی تر وەسف دەکات. بەو شەوە چی هەم پەردە لێدایە؟ وڵای ئەو گرامێ داوە ئەتوو وا داژێ برچیشمان ببراتە چ جوانێک لەوەی هەیە دنیا تاریک بۆ شەوە وڵای دەکەم نیە لە ماریە باشە بابێ لە ماری کاکێ من لەگەڵی سوال دوو ئۆتۆمبیلمان دەست بەسەر داکردواتە دوو ئۆتۆمبیلمان ئێستا حەجز کرد لەم راپۆرتە مەیدانیە هەردوو ئۆتۆمبیل بەبێ بەڵگەنامە بوون شوفێر هیچ بەڵگەنامەیەکی لا نەبوو واتە نە ئیجازەی لا بوو
نەسەنێویشی لابوو هەر شوفێرێک بەبێ مۆڵەتی لێ خوڕن یاخود بەبێ ساڵنامە لەلایەن مەفرەزەکانی هاتوچۆ بگیرێت بە ڕاستەخۆ ئۆتۆمبیلەکەی دەست بەسەردا گواتە حەز دەکرێت لە بەرەبەرات هاتوچۆی هەولێت. علينا خلشيرة تو يعني خلق لنا فرعوا وي بيزار لو والله عمري دكان دار ما روشي دار مش ما تمشي اونغودي ها اگرنا یک ريدي دبي هري دنجان هي ونيا والله دنجان يقدر زور لو منطقه ماتور زور يعني ماتور زور بجماره زور ياخذ بجيري ولا سيبردان ناس زور اتسو سيبردان ليريا ازار انواع رايتي هاي بقصيده جولي ما توريا ما وشوية والله هاي حولني للزاغ دني لزادي بقى عند دسكاري زوز يعني كده هاري بقى دسكاري زوز بان خلص هاري سبكري بقى استنى وانا نقول بيننا الزور محترمي ديرونيا بس والله تساي يعني ياك شان دارنا بدفرن وكو هاولاتك باخذ ما توردنيا نعم سبكري باشا ما وكو هاتو صوت سبكري سبكري وما تورن دنجان هي وقرنا دسكري زين لنا وشاريات سبكن زوز باش بس تكانت خوش برام زوز باس بس تساوي دوای بەدۆداچوون مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ دەچنە نێو ڕێگا و شەقامە سەرەکیەکانی ئەو گەڕەکانە و لێرە سەرپێچی ڕۆیشتن بە پێچەوانی شەقام و وەستانی قەدەغە زۆر دەبینرێت. إزازة خوتم ده وسعر لك نتوه وسعر لك نتوه بيوندي بكسوني بيوندي بتويا تشوفير امتيشون بويني سعره يوي بوين ساكرته والله براي عزيز عملنا وقصيدة تور ناقرا أتو سايقي وسعري استو صاحبي وسعري والله لك نبوا إيه إزازة خوتم ده تسايقني سعره ناجري عم داوي إزازة ده شو ده سوا؟ إلو روح سايد روي. والله أو خوش كله قدنا بغرام عم ذكرت. بس ده بخاطر يو مدارة قسكش أو مدارة جوانا با بوليسي هاتشوي لسر حالي خوش مان لبيت ساوي إنك كوي. باشا بسوريا واحد سايد يخود ربابي. هم ربابي. هو دعم كي برو سايد حسابي أنا. إيه تو يلا بابي يلا. نور السعيد والله ليلة ساكن شنو عندي ها او عكس سيرني هذه عكس عربي كردي كرد ما ها كرد هو معناه سيره ها حقيقة ليش بكردي معناه سيره وها بروي تشتي لا انا بكردي معناه سيره مخالفه مخالفة اخ معناه سيره مخالفه سيره ناوي سيره مخالفه والله حاجتها بفهمية هي بعربي بيجني عكس سير ايوه ايه شو خازي غلط ناقص طبعا غلطي كاش زوج خاطري بس مسامحه بك اذا خليتو هم رجعوا هذه لا وجي قال شو هاتوا هم رجعوا هذه لا والله اول جاره اول شو دسي ها اجا اول زار بشو دسي والله شو ماليريا اشياء بارده كل شيء كذا شوفير دەبێ خۆی هەز بە بەرپرسیارەتی بکە بە مەسئولیت بکە بەبێ ئەوەی
بەبێ ئەوەی پۆلیسی هاتچۆ لەسەری بیت یاخود کامرایەکانی پۆلیسی هاتچۆ لەسەریان بی پێویستە بە خۆی سەرپێچی نەکات. مادی نەبێ دۆ ڕۆژ سای دەڕۆی وەڵا هەموو عالم دەستەوە فەڕای بەزەبی ڕۆژ سای بڕۆی ئیجازەکەتم لێ بە زەحمەت. زۆر جار خێرای نێوکۆڵانەکان چەندین جار هێندێ و خێراییەکە لەسەر شەقامێکی خێرا دیاری کراوە بەشێک لە شۆفێران ئەو تیژڕەویە ئەنجام دەدەن. سەبارەت بە هۆکاری زۆری و سەرپێچیانە لە ناو کۆڵان و گەڕک و شەقامە لاوەکیەکان مقەدەم ڕزگار باس لە هۆکارەکان دەکات. لە هەڵمەتێکی گەڕان و تجوالێکی مەیدانیدا بۆ نێو شەقامە لاوەچەکانی نێو شاردە یاخود لە هەندێک گەڕکەوە هەندێک سەرپێچی هەیە مایەی ناڕزایەتی خەڵکن و مایە بێزارکردنی خەڵکن. ئێمە ڕۆژانە لە هەندێک بە شێوەیەکی لە ناکاو دەچینە نێو شەقامە لاوەچەکان بۆ ئەوەی لێپرسین و لەگەڵ ئۆتۆمبیلالە بکرێن یاخود ئەو شفێرانە بکەنکەوە بەدەرن لە یاسایەکانی هاتوچۆ یاخود ئەو شفێرانێکەوە مای سەرێشنە لە نێو کۆڵانە لاوەچەکان یاخود لە شەقامە لاوەچەکان تەنها ئیش و کاریان ئەوەیە کەوا لە نێو گەڕەکەکان هاتچۆ بکەن ئەوانە نایەنە شەقامی سەرەکی ئۆتۆمبیلی بێتابلۆ زۆرە ئۆتۆمبیلی جامڕەش ئەوانە تەنها لە نێو کۆڵانەکان خوان حەشاردەوە مای بێزارکردنی خەڵکن مای بێزارکردنی جیرانەکانیان تابلۆیەکانیان لێ دەکەنەوە بانقاست یاخود جامەکانیان ڕەشکردەوە یاخود ئۆتۆمبیلەکاندا جامەکانیاندا دەپۆشن بە پەردە. ئێمە لەم هەڵمەتەدا چەندین ئۆتۆمبیلمان دەژیر کرد و چەندین شوفێریشمان بە ئامێری SMS تێبژاردن بۆ کرد و چەندین شوفێریش بەڵگەنامەکانمان لێوەرگرتن بۆ ئەوەی سەردانمانکان لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بۆ ئەوەی ئیجراعاتی یاساییان بەرامبەردا بکرێت. ترافیک ئامانجی بنیانانی کۆمەڵگەیەکی هۆشیار و سەلامەتووی هاتوچۆیە کە بتوانین لە سیستمی هاتوچۆ هەم خۆمان بپارێزین هەم ئەمراز و پێکاتەکان تا سیستمێکی هاتوچۆی سەلامەت و شارستانی بنیاد بنین.